سایلۆی هەڵەبجەیە. جوتیارانی سنوورەکەنی گەرانن لەوەی سایلۆکە گەنمی ناوچەکانی دەرەوەی پارێزگاکەش وەردەگرێت. وەک خۆیان دەڵێن ترسیان لەوەیە پرۆسەکە ڕابگیرێت و نەتوانرێت تەواوی گەنمی جوتیارانی هەڵەبجە وەربگیرێت. ببنێ ئەوە کە سیارێکی زۆرێت و گەنمێکی زۆرێن و لێرە تەسلیمیەکەن سیارەکانی ئێمە و سارەکانی هەڵەبجە و گەنمەکەی هەڵەبجە لێرە سیارەکان سەرەیەگرن مدەتێکی زۆر ئەوەسن 3 شەو 4 شەو ئەمێنەوە لێرە کە شەوانە ئەمێنەوە شەوی 100,000 نەر زیاد لە کرێکە بێن بە خاوەن سیارەکان لەبەرەوەی کێشەی دروست کردووە. جا لە ڕاستیە ئەم ڕەسیدەکە نەقڵکراوە ئێمەش ترسی ئەومانە بوو کە گەنمەکان جێ نەبێ، بەڵام ئەم بەیانێ بەڵێنیدا ئەڵێ گەنمی هەڵەبجە کیلویەکی ناهێڵمەوە، ئەمەیشی کە بۆم نەقڵکراوە لە ڕاستیە ئیسیفادەیەکی زۆری بۆ فەلاحەیە گینا بەخوا فەلاح گەنمی ئەوەی بدایە بە 300 دینار لەوە ڕەسید نییە. لێپرسراوی بنکەی وەرگرتنی گەنم لە هەڵەبجە دەڵێت لەبەرەوەی شوێنمانەیە بە بڕیار گەنمی جوتیارانی چەمچەماڵ و کەلاریش وەردەگرین وە کارەکەش بۆی پڕبوونی سالی و ناوچانەیە. دەژڵێت جوتیارانی هەڵەبجە دڵنیا دەکەینەوە تەواوی گەنمەکانیان وەردەگرین. بەپێی بڕیارێکە بێ بڕیارەکە کە لە هەردوو سایلەی بۆ نمونە چەمچەماڵ و کەلار پاشان لەگەڵ بەڕێوەبەرایەتی بازرگانی سلێمانیە بە کۆنتاکت ئەو بڕە دیاریەکرێت کە ئێمە توانین وەری بگرین. مەترسی نییە چکە ئێمە ئیشی حکوومەت بە پلانە خۆ ئیشی حکوومەت هەڕەمەکێتی تیانە بڵێ خۆچیلی شتێکەکە و دواتر خەڵکێکتیایی نەبێ، بەڵامی تر هەندێک خەڵک بۆ خۆی وابی دەکاتەوە یاینەکان نەخێر ئێمە بە پلان و بە بەرنامەی شوکارەکانی خۆمانەکەین و حسابی هەموو شتێکمان کردو ئیشەڵا نایڵێن جوتیارانی هەڵەبجە بە هیچ شێوەیەک زەرمەند بن یاخود گەنمیان بمێنێتەوە بەپێی ئەو ڕەسیدەی کە هەیەە. چکە من بەڕاستی مامەڵە لەگەڵ ئەو ڕەسیداکەم کە بۆم دیاری کراوە، مامەڵە لەگەڵەوە ناکەم بەڕێزیان بۆ گەنمی زیاتری هەیە ناتوانم مامەڵە ئیلا بێ ڕەسیدم بۆ بێنێ ئەنجا ئەتوانم لێ وەرگرم. ئەمە پلانی کارپێکردنی ئیشوکارەکانی ئێمەیە. لە سنووری هەڵەبجە 86,000 دۆنم زەوی بە گەنم دەچێنرێت و 20,500 تۆن گەنم لە سایلۆی پارێزگاکە وەردەگیرێت. تاکو ئێستاش 16,400 تۆن گەنم وەرگیراوە. ئێستاش کە لە هەڵەبجە نیگەرانی لە وەرگرتنی گەنمی جوتیارانی کەلار و چەمچەماڵ هەیە، چارەسەری کێشەکە بۆ میکانیزمە کراوە کە ڕۆژانە 50 بارەڵگر گەنمی جوتیارانی هەڵەبجە دوای ئەوە 30 بارەڵگر گەنمی جوتیارانی چەمچەماڵ و کەلار وەربگیرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.